بەشێک لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە لە یادی کیمیابەرانی شارەکە خۆپیشاندانیان ئەنجامدا و وەزیری کاروباری شەهیدانیش دەڵێت درێغیمان نەکردووە. نزیکەی 10,000 پاسەوان پێکەوە پلەیان بەرزکرایەوە و ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش زانیاری سەبارەت بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ئاشکرا دەکات. ڕەخنە لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەگیرێت و ئاماژە بەوە دەکرێت هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێم پەرتەوازە و پەرش و بڵاون. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکە. ئەمڕۆ لە هەڵەبجە لە سێ شوێنی جیاواز یادی تاوانی کیمیابەرانی شارەکە کرایەوە و بەشێک لە دانیشتوانی پارێزگاکەش خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەمڕۆ چوارشەممە 34 ساڵ تێپەڕی بەسەر ساڵ یادی کیمیابەرانکردنی هەڵەبجە لەسەر دەستی ڕژێمی باسی پێشوو کە بەهۆیەوە 5,000 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا و هەزاران هاوڵاتیش بریندار بوون و تەواوی دانیشتوانی شارەکەش ئاوارەی وڵاتانی دراوسێ بوون. ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ 34مین ساڵڕۆژی کیمیابەرانی هەڵەبجە لەلایەن ڕژێمی باسی ڕووخاو بەشێک لە هاوڵاتیانی هەڵەبجە دژی نەبوونی خزمەتگوزاریەکان و پەراوێزخستنی پارێزگاکان بایکۆتی یادی کیمیابەرانیان کردو لە ناوەندی شارەکە خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەمە لە کاتێکدا پێشتر کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانکردنی هەڵەبجە ڕایگەیاند بەهۆی پەراوێزخستنی شارەکەیان و چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیان بڕیاریان داوە 34مین ساڵیادی کیمیابەرانکردنی هەڵەبجە بایکۆت بکەن. خۆپیشاندەران ئەوەشیان خستە ڕوو هۆکاری بەشداری نەکردنیان لەو یاد و مەراسیمە مانەوەی کێشە و گرفتەکانی هەڵەبجە و پەراوێزخستنی شارەکەیە و هەروەها بەدەمەوە نەهاتنی حکوومەتی هەرێم سەبارەت بە بریندارانی شارەکە. ئەمە لە کاتێکدا ئەمڕۆ عەبدوڵای حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفەلکراوان ڕایگەیاند وەزارەتەکەی درێغی نەکردووە بۆ بەدەمەوەچوونی کەسوکاری شەهیدان بە تایبەت بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە، بەڵام هەندێکیان لە برینەکانیان قوڵە بەردەوام بوونی دەوێت لە چارەسەری تەندروستی. وەزێدا کەتم کەل و کاشخانان وەزێدا کەتم سەرێ برجووان دیاران وەزێ بسەر کەلا دلێ خودە مژور بووم دیساژ خەمان و کولان و دەردان برینن ئاخ دەوەی لۆلۆ دیسا بۆمبە و بارانە هەر دەرێ گردی مژ و دوومانە دیسا ناڵە ناڵە بریندارانە دەنگێ دایکا تێلی سەر لۆرکێ وانە بابک بکە دەرخدا بێژە سەر زارۆکانە لێ زارۆکمانە بێنەفەس بێڕح و بێجانە ئاخ بریندار مەیلۆ بەپێی نووسراوێکی فەرماندەیی گشتی هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان 9295 فەرماندەیی زێرەڤانی پلەکانیان بەرزکراوەتەوە. بەپێی نووسراوێک کە لەلایەن فەرماندەیی گشتی هێزەکانی پاسەوانی هەرێمی کوردستان ئاماژەی پێکراوە بڕیار درراوە بە بەرزکردنەوەی پلەی 9295 پاسەوانی هێزەکانی زێرەڤانی. ئەوەش خراوەتە ڕوو ئەوانی پلەکانیان بەرزکراوەتەوە وێنەیەک لە پلە بەرزکردنەوەیان ئاراستەی بەشی ژمێریاری بەڕێوەبەرایەتی و بەشەکانیان دەکرێت بۆ ئەوەی موچەکانیان زیاد بکرێت. لە کاتێکدا ئەمڕۆ عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند سەرجەم هێزە ئەمنیەکان پلە بەرزکردنەوەیان نەوەستاوە و تەنها کارمەندانی شارستانی پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە. هەروەها دەژڵێت پلە بەرزکردنەوەی سەرۆکایەتیەکان و دادوەران بەردەوامە و پلە بەرزکردنەوەش بۆ دادوەران بە شێوەیەک بووە کە جیاوازی موچەکانیشان بۆ خەرج کراوە. لە ساڵی 2016ەوە پلە بەرزکردنەوە بە فەرمی ڕاگیراوە و بەشی زۆری فەرمانبەران دوو جار شایستەی پلە بەرزکردنەوە بوون و پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە. چاودێرێکی سیاسی ڕەخنا لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەگرێت و ئاماژە بۆ دەکات هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێم پەرتەوازە و پەرش و بڵاون لە بەرامبەردا لایەنەکانی دەسەڵات ئەگەر چی ناکۆکیش بن بەڵام یەکگرتوون. بۆیە پێویستە لایەن ئۆپۆزیسیۆنەکان هەڵوێستەکانیان یەک بخەن و یەکگرتوو بن. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ شارپەرێز دکتۆر فایق محەممەد گوڵپی ڕایگەیاند دەسەڵاتی کوردی لادانی کردووە لە پرسە نەتەوەیەکان و تەنانەت زمانی کوردی و نەتەوەییان داڕماندووە و زمانی حیزبیان خستۆتە شوێنی
کوردستانیان دابەش کردووە هەر ڕۆژە و داگیرکارێک دێنە سەرخاکی کوردستان و نیشتیمان دەبەخشن بە داگیرکەران. بۆ نمونە هەولێر بردومان دەکرێت لەلایەن وڵاتێکەوە زۆرێک لە خەڵکی پێیخۆشە. ئەمە کارەساتە کە ئەم دەسەڵاتە وای کردووە خەڵک وا بیرکاتەوە. ئاماژەی بۆش کردووە خەڵکی کوردستان ئینتیمای بۆ نەتەوە کوردستان نەماوە کە دەبینین دەسەڵات هەر لایەکی کوردستانی داوە بە داگیرکەرێک. پایەکانی کوردستانی نەک دارماندووە بەڵکو و ڕێگەش بە دروستکردنی ئەو پایانەش نادەن. لاهور شێخجەنگی لە میانی گفتوگۆکردنی لەگەڵ بریندارێکی چەکی کیمیایی لە شاری هەڵەبجە ڕایگەیاند هەرچی بەرامبەرمان بکەن حەقتانەوە خۆم بە شەرمەزار دەزانم کە بەم حاڵەوە دێمە ناو ئەم خەڵکە. جەختیشی کردەوە من دەسەڵاتم وەک جاران نەماوە. لە میانی بەشداریکردنی لە مەراسیمی ساڵێدی کیمیابەرانی هەڵەبجە لەگەڵ خەڵکە ناڕازیەکەی ئەو شارە و کۆمەڵەی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە لاهور شێخجەنگی گفتوگۆیەکی لەگەڵ بریندارێکی چەکی کیمیایی ئەنجامدا. ئەو هاوڵاتیەی بەرکەوتوی چەکی کیمیاوی بوو ڕەخنەی لە حیزبەکانی دەسەڵات گرت و ڕایگەاند. ناومێد بووین بەرامبەر دەسەڵات و ڕەخنەمان زۆرە. لە بەرامبەریشدا لاهور شێخجەنگی ڕایگەاند هەرچی بەرامبەرمان بکەن حەقتانەوە خۆم بە شەرمەزار دەزانم کە دێمە ناو ئەم خەڵکە. بەداخەوە من دەسەڵاتم وەک جاران نەماوە. جەختیشی کردەوە هەموو پشتیوانیەکی خەڵکی بەژمەینەت دەکەم و خۆشم بە بەشێک لە ئێوە دەزانم. لاهور شێخجەنگی بۆ میدیاکان باسی لەوەش کرد خەڵکی هەڵەبجە کە پایی بنەڕەتی حکوومەت و ئەم دەسەڵاتە بوون ئێستا هیچ ئینتیمایەکیان نەماوە بۆ حکوومەت و وای لێ هاتووە خەڵک لێمان ڕاست بێتەوە و دژمان قسە بکات کە ئەمە ئەو پەڕی شەرمەزاریە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.